ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. برای نقشکانی برای اصلاح خواه پروردگارتان لێبێت. خۆشحاڵم لە زنجیرە باسێکی نوێ دەربارەی بابەتێکی زانستی تر لە حەڵەقەیەکی زانستیە کۆبینەوە بۆ باسکردن لە یەکێک لە هەرە پرسە هەستیارەکانی کۆمەڵگا، لە هەرە پرسە هەستیارەکانی شەرع، لە هەرە پرسە هەستیارەکانی یاسا کە ئێمە هەمومان چوەکو تاک چوەکو خێزان پێوەی پەیوەستین و گرنگە بە ئاگابین لە خاڵەکانی و لە بڕگەکانی. من پێم خۆشە بەڕێزان ئەم بابەتە بابەتێکی شەرعی یاسایی کۆمەڵایەتی بێ بۆی ئێمە قسە لەسەر چەمکێک لە چەمکەکانی ئەم بابەتە ئەەکەین، ئێوەی بەڕێز بەرچاوڕوونیتان هەبێ بەوەی بۆچوونی یاسا دەرباری ئەم بابەتە چییە و بۆچوونی شەرع دەرباری ئەم بابەتە چییە. من هەوڵەدەم لەبەرەوەی ئەم بابەتانە جیاوازی بیرروڕای زۆر هەڵەگرێن، من هەوڵەدەم ئێمە تەنها بۆچوونە پەسەندەکان وەربگرین بۆ ئەوەی ئێوەی بەڕێز ئێوەی گوێگر تووشی ئەوە نەبن کە ئایا کام لەم بۆچوونانە پەسەندە، ئێمە وێڵ نەبین ون نەبین لە نێوان بۆچوونە جیاوازە فقهیەکانە، کەواتە هەوڵە دەین بەوەی کە ئینشاءالله ئێمە بۆچوونی پەسەند دەرباری هەر بابەتێک لەمانە چ لە ڕۆ یاسایەکەی چ لە ڕۆ شەرعیەکەی وەربگرین. زەواج بەڕێزان یەکێکە لە سونەتەکانی خوا، یعنی خوای پەروەردگار سنەنی کەونی هەیە، یەکێک لەو سنەنە کەونیانی کە هەیەی زەواجە کە فەرمی ومن كل شيء خلقنا زوجين لعلكم تذكرون، نەک تەنها بۆ ئێمەی مرۆڤ، بۆ کۆی بوونەوەر پەروەردگار دوو جەمسەری داناوە بۆ ئەوەی زاوزێ بکەین، بۆ ئەوەی وزە ئینتاج بکەن، بۆ ئەوەی جوڵە لە ژیانە دروست بکەن. ژیانی مرۆڤەکانی شەروایە ئێمە لە دوو ڕەگەزی جیاواز پێک دێین کە ڕەگەزی پیا و ژنە. ئەم دوو ڕەگەزە پێکەوە پرۆسەی هاوسەرگیری پێک دێنن، ئەم دوو ڕەگەزە پێکەوە ئەبن بە جەمسەرەکانی هاوسەرگیری. خاڵی دووەم بەڕێزان زەواج عیبادەتە، یعنی جگە لەوەی عادەتێکە ئێمە ممارەسەیەکەین ئەبێ هەمووشمان لەوە حاڵی بین کە زەواج وەکو خۆی پەرستشە بۆ خوای پەروەردگار ئەنجامەدرێ. واتە ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئەفەرمێ من رزقه الله امرأة صالحة فقد أعانه على شطر دينه فليتق الله في الشطر الآخر. ئەفەرمێ هەر کەسێک خوای پەروەردگار هاوسەرێکی باشی پێدا بوو ئەوە دیارە خوای پەروەردگار هاوکاری کردووە لەوەی نیوی دینی تەواو بێ، ئەفەرمێ با لە نیوەکەی ترا خۆی بپارێزێ. کەواتە ئێمە کاڵین زەواج یا پرۆسەی هاوسەرگیری پرۆسەیەکی یاسایی کۆمەڵایەتیە، لە هەمان کاتا پرۆسەیەکی شەرعیشە و ئینسان بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کۆمەڵێک ڕووەوە تەشبیهی ئەم کارە بە عیبادەتەکە، یعنی بۆ نمونەکە ئەفەرمێ باسی خواردن دابینکردنی خەرجی خێزانەکە، ئەفەرمێ ئینسان تیکەیە نان کە بۆ خێزانەکەی دابینەکە بە عیبادەت لە قەڵەمە درێ، حتا ئەفەرمێ مەسەلەن چوونەلا کاری سەرجەی عیبادەتە. سەحابەکان گوتیان یا رسول الله أرأيت إن أتى أحدنا شهوته أيكون له فيه أجر؟ گوتی ئەگەر یەکێک لە ئێمە بچێ بۆ نمونە بۆ ئارەزوو تێرکردنی خۆی بچێ ئەجری بۆ ئەنووسرێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی أرأيتم إن وضعها في الحرام أتكون وزرا عليه؟ فەرمی ئەگەر ئەو ئارەزووە لە حرامە تێرکا گوناهە بارە بێ؟ گوتیان بەڵێ. فەرمی فكذلك إذا وضعها في الحلال، فەرمی بە هەمان شێوە ئەگەر هاتوو لە حەڵاڵە تێری بکە بە عیبادەت بووی ئەنووسرێ. خاڵێکی تر بەڕێزان زەواج سونەتی هەموو پێغەمبەران بۆ لەم گردونەیە. پێغەمبەران کە خوای پەروەردگار باشترین سیستەمی ژیانی بۆ داناون، یەکێک لەو سیستەمە کۆمەڵایەتیانی کە خوا بۆ پێغەمبەرانی داناوە سیستەمی زەواج بووە. کافەرمێ وەلەقەد ئەرسەلنا رسلا من قبلك وجعلنا لهم أزواجا وذرية. ئەفەرمێ ئێمە پێش تۆ پێغەمبەرانێکی زۆرمان ناردووە وجعلنا لهم أزواجا وذرية، خێزان و هاوسەرمان پێداون و نەوەیشمان پێداون. هەر بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبینی بۆ نمونە نۆ هاوسەری هەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و نزیکەی 11
خێزانی هێناوە لە ژیانی مبارەکی خۆیان کەواتە کاڵین زەواج سنەتی پێغەمبەرانە مەبەستمان لەم خاڵەیە. خاڵێکی تر بەڕێزان زەواج تاکە ڕێگەیە بۆ زیادکردنی نەوەکان بۆ زیادکردنی مرۆڤ. ئادی ئەگەر زەواج نەمێنێ کۆمەڵگاکان چۆن بەردەوامە بن؟ ئەو سیستەمەی کە ئەمڕۆ کۆمەڵگاکان پێی هەن یا کۆمەڵگاکان پێی بوون ئەگەر مناڵ لە بینی دوو هاوسەری شەرعیا دروست نەبێ جناب دەزانن یعنی ئەم مناڵە بە مناڵێکی ناشەرعی لە قەڵەمە درێ و کەس تەبەنای ناکە. تەنانەت یاسا ئێمە لە ڕووی یاساییەوە یاسا دان بە نەسەبی مناڵێکان نانێ کە لە پرۆسەیەکی هاوسەرگیری لە دایک نەبوو بێ نەسەبی ئیسپات ناکە بۆ ئەو پیاوی کە پێی ئەوترێ باوک یا ئەو پیاوی کە زیناکەی کردووە. کەواتە ئەگەر ئێمە بمانەوێت پرۆسەیەکی تەندروست بمانەوێت زیادکردنێکی ئاسایی نەک زیادکردنیە وەکو خانە سەرەتانیەکان ئێمە مناڵ بخەینەوە و فڕێ بینە سەرجادە ئێمە مناڵ بخەینەوە لە خەستەخانەکانە جێ بێڵین ئێمە مناڵ بخەینەوە و لە باوشی خانەوادەیەک خێزانێکی بەختەوەرا گەورەی نەکەین ئەو پێی ناوت وەکو زیادکردنی خانی سەرەتانی وایە. دوای ئەو مناڵانە مناڵێکی ناتەندروست پەروەردە ئەبن و بە درێژایی مێژوو دراساتی نەفسی بخوێننەوە ئەو مناڵانی کە مجریم بوون لە ژیانی خۆیانە کەسایەتێکی وەکو سەدام هێتلەر مۆسۆلینی مەسەلەن ئەم کەسایەتیانە هەموو ئەمانە بەڕێزان کێشەیان ئەوە بووە لە خێزانێکی بەختەوەرا گەورە و پەروەردە نەبوون. کەواتە ئەگەر مناڵ لە خێزانێکی بەختەوەرا پەروەردە بێ مناڵێکی مجریم مناڵێکی خراپ دەرناچێ. کەواتە ئەمە خاڵێکی ترە کە پێویستمان بەوە هەیە پرۆسی هاوسەرگیریمان هەبێ. خاڵێکی تر بەڕێزان ئینسان کۆمەڵێک غەرائیزە کۆمەڵێک عەواتیفە خوای پەروەردگار کە ئینسانی دروست کردووە چۆن غەریزەی خواردنی بۆ دروست کردووە ئێمە پێویستە بخۆین بۆ ئەوەی بژین غەریزەی سێکسی بۆ دروست کردووە غەریزەی عاتیفەی بۆ دروست کردووە. ئەنجا کاڵین سێکس و عاتیفە بەڕێزان مەبەستمان تەنها لە غەریزە شەهوانی ئاژەڵیە بەهیمەکە نییە مەبەستمان بۆ نمونە غەریزەی دایکایەتیە. ئێستا و ئافرەتانی کە زەواجەکەن ئەگەر مناڵیان نەبێ خۆڕاستە زەواجیان کردووە بەس بۆ هەتا ئەمرن هەست بە خۆشی پرۆسەکە ناکەن لەبەرەوەی هەستی دایکایەتیان تێر ناکات زەواجەکە لەبەروی عاتیفەی دایکایەتیان تێر ناکات لە کاتێکە ئەوان پێویستیان بەوەیە عاتیفەی دایکایەتیان تێر بێ عاتیفەی باوکایەتی بە هەمان شێوە. بۆیە کابرا سێرەکەی زەواجی کردووە دوای زەواجەکە هەڵەوە شوێنێتەوە بۆ چکە کەسی بەرامبەر مناڵی نابێ کە کەسی بەرامبەر مناڵی نابێ ئەم حەزی لەوەیە کە پرۆسەکە غەریزەی دایکایەتی یا غەریزەی باوکایەتی تێرکە ئەچێت بۆ نمونە زەواجێکی تر ئەکا پرۆسی هاوسەرگیریەکە فەشەل پێدێنێ. کەواتە زەواج خۆی ئەم غەرائیزانی مرۆڤ پڕ ئەکاتەوە ئەگەر ئینسان نەیبێ ئەو کاتە بەڕێزان ئەم غەریزانە ئینحرافەکە. ئێستا بۆچی دیاردەی خراپ زۆر بڵاو لە کۆمەڵگاکانی ئێمەیە لەبەرەوەی گەنجەکانمان عزوفیان کردووە لە زەواج پشتیان کردوێتە پرۆسی هاوسەرگیری خەڵک پرۆسی هاوسەرگیری ئەنجام نادا کە گەنج پرۆسی هاوسەرگیری ئەنجام نادا تووش شێم گرفتە ئەبێ. خاڵێکی کە ئێمە پێویستمان پێیەتی بیزانین کە بۆ پرۆسی هاوسەرگیری ئەکەین بەڕێزان لەبەرەوەی پرۆسی هاوسەرگیری ئامرازی هەموو پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی ئێمەیە. جەنابتان بیهێنە پێشاوی خۆتان تۆ کە دایکت هەیە بە واستەی چی دایکت هەیە؟ پرۆسی هاوسەرگیری باوک برا خوشک مام خاڵ پور خاڵۆزا ئامۆزا هەموو ئەمانە پرۆسی هاوسەرگیری دروستیان کردووە. ئەگەر پرۆسی هاوسەرگیری نەبێ ئێمە خاوەنیکەین. ئەو کەسانی کە لە پرۆسەیەکی هاوسەرگیریە لە دایک نابن بۆچی ئینتیمای ئیجتیماعیان نییە؟ بۆچی باوک و دایک و ئێسش لە ئەوروپا بۆ نمونە کێشەی گەورەی ئەوروپیەکان کێشەی دایکەکانە کە پیانەوتێ سنگڵ مەدەڕەکان دایکە تاقانەکان ئافرەتێکی سێ مناڵ چوار مناڵی هەیە بەڵام مێردی نییە هەر مناڵە و لە پیاوێکە کەس نازانێ ئەم مناڵانە مناڵیکەن. ئەم مناڵانە وەکو عەرزم کردن ئینتیمای ئیجتیماعی شیرازی خێزانیان بۆ دروست نابێ خاڵیان بۆ دروست نابێ مامیان بۆ دروست نابێ پوریان بۆ دروست نابێ مناڵەکان پەڕیدا ئەبن بێخاوەن ئەبن مناڵەکان لە کۆمەڵگایە وەکو پێویست دەوڵەت ڕاستە بەشێک لە ئەرکی پەروەردەیەکی گرتووەتە ئەستۆ بەڵام ئەو ئەرکە نییە کە ئێمە بتوانین بڵین وڵا پرۆسەیەکی هاوسەرگیری دروستی ئەکاکەواتە هەگەر پێویستمان بەوە هەبێ ئێمە پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان بتەوکەین پێویستمان بەوە هەیە کە زەواج بکەین بۆ ئەوەی تونند و تۆڵ شیرازی خێزانیمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرنجی بدەن بەڕێزان هەندێک زەواجی کردووە تەنها لەبەر پەیوەستبوون یا دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵ ئەو بنەماڵەیەیە بۆ ئەوەی دڵیان نەرم کا بەرەو ئیسلام ڕایان بکێشێ بۆ ئەوەی ڕوئیایان بەرەو ئیسلام بگۆڕێ بۆ ئەوەی قەناعەتیان بەرەو ئیسلام بەرەو کەسایەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بگۆڕێ. هەندێک جار بۆ نمونە چۆکشی ئەبو سوفیانی مارە کردووە
ئەبوو سوفیان ئەو کاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کچەکەی مارە کردووە کەسێکی شەڕەنگێز و سەنگەرگر بووە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کچەکەی مارە کردووە دواتر ئەمە بووە بە سەبەبی ئەوەی کە ئەبوو سوفیان هیدایەتی وەرگرتووە زۆرێک لەو زەواجانی تری پێغەمبەر صلی الله عليه وسلم ئافرەتێکی جوولەکەی مارە کردووە بنەماڵەی ئەو ئافرەتە هۆزەکەی مسلمان بوون لەبەرەوەی پێغەمبەر بووە بە زاوایان شانازیان کردو بە زاوایەتی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم کەواتە دروستکردنی زەواج بۆ تونند و تۆڵکردن بەرفراوانکردنی پرۆسی هاوسەرگیری وەک پەیوەندیە کۆمەڵایەتەکان ئەمە دیسانەوە خاڵێکی تری گرنگە خاڵێکی تر بەڕێزان زەواج و پرۆسی هاوسەرگیری یەکەم قوتابخانەی دروستکردن و گەشەکردنی مناڵە ئێمە مناڵمان لە چەند ساڵیە لە 6 ساڵیە ئەینێدینە مەکتەب 6 ساڵ لەوە پێشکێ تربێتی کردووە لە باوشی خێزانە پەروەردە بووە مەکتەب ئەتوانی ئاراستەکار بێ بەڵام ناتوانێت پەروەردەکار بێ خێزان پەروەردەکارە ئەو مناڵی لە پەروەردەکەی خۆیان لە ناو دایک و باوکیا پەروەردەکەی سەقەتە مەکتەب ناتوانێت زۆر بە زەحمەت ئەتوانێت ڕاستی کاتەوە چکە مەکتەب ئەوەی ئیحتیمام بەلایەنی تعلیمی ئەدا ناپەرژێتە سەر ئەوەی ئیحتیمام بەلایەنی تەربیەی بدا ڕاستە ئیحتیمام هەیە بەڵام ئیحتیمامێکی جوزئیە ئەوەی کە گرنگە ئەوەیە مناڵەکە لە ژینگە کۆمەڵایەتەکەی خۆیان باوکو دایکی چۆن پەروەردەیان کردووە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڕێزان کە فەرمێ كل مولود يولد على الفطرة ئەفەرمێ هەموو مناڵێک لەسەر فطرەتی ئیمان لە دایک ئەبێ ئەفەرمێ إنما أبواه يهودانه أو ينصرانه أو يمجسانه ئەفەرمێ دواتر باوکو دایکی ئەیکەن بە مەسیحی ئەیکەن بە نەسرانی ئەیکەن بە جوولەکە ئەیکەن بە مەجووسی کەواتە ڕۆڵی باوکو دایک لە گۆڕینی دینی مناڵە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسەکە ئەو مناڵانەی کە ناتەندروست پەروەردە ئەبن بەشێک لە بەرپرسیارەتەکەی لە ئەستوی باوکو دایکیانە خوای پەروەردگار محاسبەیانەکا لەسەری لە قیامەتە چونکە ئەم خێزانە یەکەم ویعاءە یەکەم حاضینەیە یەکەم ژینگەیە بۆ پەروەردەکردنی مناڵ بۆیە لە شەرعا دروست وایە ئینسان کە ئافرەتێک هەڵەبژێرێ بۆ خێزانێتی خۆی ئەبێ بیر بکاتەوە نەک لەوەی ئەمە جوانیەکەی یا ئەمە دەوڵەمەندیەکەی یا ئەمە بۆ نمونە کەستاریەکەی یا ئەمە بۆ نمونە بڕوانامەکەی زیرەکیەکەی ئەمانە نا ئەمە تا چەند شیاوە دایکی مناڵ بێ ئەمە تا چەند شیاوە قوتابخانە بێ ئەمە تا چەند شیاوە ئەمانەتی پەروەردەکردنی مناڵەکانتی بیتە دەست لێ ڕائەبینی مناڵەکانی گەورەکە سەیری ئەخلاقی خۆی بکە بزانە ئەوە ئەتوانێت پەروەردەکارێکی سەرکەوتوو بێ بۆ مناڵەکانی تۆ ئەگەر خۆی سەرکەوتوو نەبێ بەڕێزان ئەگەر خۆی دامەزراو نەبێ وەکو عەرەب ئەڵێ كيف يستقيم الظل والعود أعوج چۆن دارێکی خوار سێبەرەکەی ڕاستە بێ مەحاڵە داری خوار سێبەری ڕاست بێ کەواتە ئێمە پێویستمان بەوە هەیە ئەو خێزانانە ئەو دایکانە ئەو خوشکە بەڕێزانی ئەو برا بەڕێزانی کە ئەبن بە دایک یا باوک بتوانین ژینگەیەکی تەندروست بۆ پەروەردەکردنی مناڵ دروستکەن چکە مناڵ لەو قۆناغە سەرەتاییەوە کە خراپ پەروەردە بوو دواتر زۆر زەحمەت ئینحرافەکەی چابێ خۆشەویستان لەبەرەوە لە شەرعا خوای پەروەردگار ئەمر بەوە ئەکا کە ئێمە ئاگامان لەوە بێ کە ئەم ژینگەیەکی تەندروست بێ بۆ پەروەردەکردنی مناڵ خاڵێکی تر بەڕێزان ئەگەر زەواج نەبێ یا ئەگەر زەواج نەما ئەو کاتە کێشە کۆمەڵایەتیەکانی کۆمەلگا زۆر زیادەکە هەر لە کێشەی ئینحرافی ئەخلاقی هەر لە زیادبوونی ڕێژەی تاوان هەر لەوەی کە چونکە بۆ نمونە حتا لەباری تەندروستیا بەڕێزان ئەو ئافرەتانی کە زۆربەی تووشی سەرەتانی سنگ یا سەرەتانی ڕەحمە بن ئەو ئافرەتانن کە زەواجیان نەکردووە داتا تەندروستیەکان وا ئەڵێن یعنی نەبوونی زەواج کێشەی تەندروستی دروست ئەکا بۆ خەڵک کێشەی سەرەتان دروست ئەکا بۆ خەڵک بەزەگەر ئافرەتێک زەواج بکە ژین سوڕی ژینی خۆی بە شێوازێکی تەندروست ممارەسە بکە کە مناڵبوونە و کە شیردانە و کە بەگەڕانی ڕەحمە و کە سوڕی مانگانەیە و ئەمانە ئەم مناڵانە لەم پرۆسە هاوسەرگیریەیە لایەنی تەندروستی ئافرەتەکە تەواو ڕاگرن ئەگەر ئافرەتێک ئەمەی نەبێ معەڕەزە بۆ ئەوەی کە تووشی نەخۆشی زیاتر بێ بە هەمان شێوە لە پیاوانی شالەوانی ئەم نیسبەیە هەروە بێ کەواتە ئێمە کە ئەڵین نەبوونی زەواج کێشەبان بۆ دروست ئەکا کێشەکان هەمەلایەنن کێشەی کۆمەڵایەتین کێشەی ئەخلاقین حتا کێشەی ئابوورین حتا کێشەی بۆ نمونە وەکو عەرزم کردن تەندروستین کە ئێمە ڕوبەڕوویانە بینەوە کاتە پێویستمان بەوە هەیە زەواج بکەین بۆ ئەوەی ئەم کێشانە لە ناو کۆمەلگاکانی خۆمانە کەم بکەینەوە خاڵێکی تر بەڕێزان ئێمە ئەمڕۆ بربەست و ئاستەنگمان زۆرە بۆ پرۆسی هاوسەرگیری پێویستمان بەوە هەیە بربەست و ئاستەنگەکان کەم بکەینەوە یعنی من قسەم لەسەر ئەوەیە لەم بەرنامەیە ئێمە چۆن بتوانین هاوسەرگیری بخەینەوە سەر بنەڕەتەکەی خۆی بەبێ تەعقیدات بەبێ تەکالیف هاوسەرگیری بریتیە لە ئەنجامدانی عەقدێک لە بینی دوو کەسا بە ئامادەبوونی
سێ کەسی تر کە کۆی پرۆسەکە کرێ بە 4 کەس بە 5 کەس پێک بێ هیچ پارەیەک هیچ ئیمکانیاتێک مطلوب نییە بۆ پرۆسەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پرۆسەی هاوسەرگیری بۆ سەحابەی خۆی ئەنجام داوە بە کابرای فەرموویەتی ئیلتەمیس وەلەو خاتەمەن من حەدید وتوێتی یەک ئەڵقەی ئاسن بێنە با پرۆسەی زەواجەکەی لەسەر دروستکەین وتوێتی والله لا ئەجیدو فەرموویەتی قەسەم بەخوا نیمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی هەل معك شيء من القرآن فەرموویەتی هیچ لە قورئانە زانی قال نعم فەرمی بەڵێ قال إذا زوجتكها بما معك من القرآن فەرمی کەواتە ئەم ئافرەتەم لێمارە کردی لەسەر ئەو قورئانی کە لەبەرتە کەواتە پارە ماڵ سەروەت مەطلب نییە لە پرۆسی هاوسەرگیریە بەڕێزان ئەوەی مەطلب گونجانی هاوسەرەکانە ئەوەی مەطلب تێگەیشتنی هاوسەرەکانە کەواتە ئێمە کاتێک گەمانەیە پرۆسی هاوسەرگیری بکەین گرنگە هەموو ئەم خاڵانە بە نەزەری ئیعتیبار وەرگرین چ جانی بە فیتڕیەکەی چ جانی بە عیبادیەکەی چ جانی بە کۆمەڵایەتەکەی چ لایەنە مالیەکەی چ لایەنە ئەخلاقیەکەی چ لایەنە تەندروستیەکەی بە هەموو ئەمانەوە پێبانەڵێ کە ئێمە پێویستمان بە پرۆسەیەکە پێی ئەوتێ پرۆسەی هاوسەرگیری پێویستە دام و دەستگاکان پێویستە مؤسسات دامەزراوە تایبەتمەندەکان پەیوەندیدارەکان کار لەسەر ئاسانکردنی ئەم پرسە بکەن بۆ ژیانی خەڵک باوکەکان دایکەکان ئێمە ڕۆشنبیری کۆمەڵایەتی بڵاوکەینەوە بۆ ئەوەی ئەوانە کاراسانی بکەن بۆ ئەنجامدانی پرۆسی هاوسەرگیری نەک تعقیدات دروستکرد بۆ پرۆسەکە چونکە دروستکردنی تعقیدات بۆ پرۆسەکە بەڕێزان ئەو کادۆک و عەرزم کردن ئێمە ڕووی بەڕووی کێشە ئەکاتەوە لە داهاتووە لەبەرەوە بەرژەوەندی هەمومان وایە کە ئێمە ئاسانکاری بکەین بۆ پرۆسی هاوسەرگیری تەوەرێکی تر کە پێم خۆشە قسەی لەسەرکەین بەڕێزان ئەوەیە ئێمە چۆن هاوسەری بەرامبەرمان هەڵەبژێرین ئەو بنەمایانە ئەو پێوەرانی کە ئەکرێ پرۆسی هاوسەرگیری لەسەر ئەنجام بدەین چین پێوەرەکان خەڵی یەکەم بریتە لە هەڵبژاردننی کەسی بەرامبەر بەڕێزان ئەمە هەنگاوی یەکەمە بەڵام ئەمە هەستیارترین هەنگاوی پرۆسەکەیشە ئەو کەسی کە هەڵی ئەبژێری کێیە علەما گوتویانە پرۆسی هاوسەرگیری یەکەم هەنگاوی وەک داخستنی یەکەم قۆبچەی کراس وایە ئەم قۆبچەی کراسە ئەوەی سەری سەرەوە بە هەڵەدا بخە هەتا خوارەوە پرۆسەکە بە هەڵ ئەڕواتە خوارەوە کەواتە ئەگەڵ هەڵبژاردن هەڵە بوو تاکید بن تا دوا ساتەکانی ئەم پرۆسەیە لێکەوتەی خراپی ئەبێ ئەو پرۆسەیە وێ ئێمە پێویستمان بەوە هەیە کە هەڵبژاردنەکانمان سەلامەت بێ لە سەرەتایە هەڵبژاردنەکانمان تەندروست بێ ئێمە بزانین چی هەڵەبژێرین بۆیە دین هاتووە قسەی لەسەر ئەوە کردووە مەسەرەن لە بواری ئافرەت یا پیاوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەربارەی پیاو کە فەرمیەتی ئیذا ئەتاکم من تەرضۆن دینەه وخلوقه فزەویجوه ئەگەر کەسێک هات دین و ئەخلاقیتان بەدڵ بوو ژنی بدەنێ لە ئافرەتیشا فەرمیەتی تنکح المرأة لأربع ئافرەت لەبەر 4 صفەت هەڵەبژێرێ لدينها وجمالها وحسبها ومالها دين بنەماڵە جوانی لەگەڵ ماڵ و دەوڵەمەندی و سەروەت و سامانەکەی پاشان پێغەمبەر فەرمیەتی ئەوەی کە دیندارە ئەوەیان هەڵبژێرە بۆیە خۆشەویستان گرنگە ئێمە ڕوئیای خۆمان تێڕوانینی خۆمان ئاستی خۆمان بزانین بۆ پرۆسی هاوسەرگیری چییە بەم پێیە هەڵی بژێرین پرۆسی هاوسەرگیری بەڕێزان قاعیدەیەکی ستانداردی نییە وەکو جل وایە تۆ بەدڵی خۆت هەڵێبژێری بەدڵی خۆت ئەیدووری ئەوە نییە بڵێ وڵا ئێمە جلێکمان هەیە بەبەر هەر کەسێکەکە ئەبێ ئیتر ئەو خۆی بگونجێنێ لەگەڵیانە لە شەرعا پرۆسی هاوسەرگیری حتا زۆربەی ئەحکامەکانی دواتر من بە تەفسیل دێمە سەرەما قەواعیدی مکەملەن ئامرە نین یعنی لایەنەکانی پرۆسەکە ئەتوانن دەستکاری ئەحکامەکانی بکەن کەم حکمی پرۆسی هاوسەرگیری هەیە لایەنەکان نەتوانن دەستکاری بکەن لە مارەیی لە نەفەقە لە معاشەرە هەمووی لایەنەکانی گرێبەستەکە مافی خۆیانە دەستکاری بکەن نە قانون نە شەرع ڕێگر نییە لە بەردەمیا کەواتە ئێمە گرنگە ئەو کەسی هەڵی ئەبژێرین ئەو کەسە بێ کە تحقیقی طموحی ئێمە ئەکا کە لەگەڵ کەسایەتی ئێمە گونجاوە کە ئێمە ئەو تێڕوانینەی بۆ داهات و هەمانە لەم کەسەیە بتوانین بیدۆزینەوە چونکە وەکو عەرزم کردن ئەم پرۆسەیە بەڕێزان بەرکەوتەی هەیە لەگەڵ کۆی پێکهاتەکانی تۆ لەگەڵ پێکهاتە عەقڵێکە و لەگەڵ پێکهاتە غەریزیەکە و لەگەڵ پێکهاتە داراییەکەت لەگەڵ پێکهاتە جەستەیەکەت لەگەڵ پێکهاتە عاتیفەکەت لەگەڵ یعنی پینتێک نییە لە تۆیە هاوسەرەکەت تەدەخولی نەکات دوایی لە پرۆسی ژیانە یعنی کە ئێمە پێی ئەڵین هاوسەر یعنی چی یعنی کەسەکە دوو سەری بۆ دروست ئەبێ یەک کوتلەیە یەک خێزانە بەڵام دوو سەر بەڕێوەی ئەبن لەبەرەوە تۆ کەسێک ئێمە پێی ئەڵین شەریکی حەیات هاوژین هیچ کەسێک نییە ئەم سیفەتەی هەبێ باوک هاوژین نییە دایک هاوژین نییە برا هاوژین نییە خوشک هاوژین نییە کوڕ و کچ هاوژین نین کە ئەمانە نزیکترین کەسەکانی ئێمن ژن یا پیا و بۆ ژن هاوژینە
هاوژین یعنی چی؟ یعنی ئەو کەسەی 24 ساعت وەکو چۆن خوێن بە دەمارەکان تایەت و ئەچێ 24 ساعت لەگەڵتایە کە لە بازاریشی هەر لەگەڵتایە باش ئەو کاتیشی کە لێو دوورە هەر لەگەڵتایە بە داڵغەکەی لەگەڵتایە مەسەرەن بە ئیحساسەکەی لەگەڵتایە بە خەیاڵەکەی لەگەڵتایە لەبەرەوە تۆ ناتوانانی لەمە بترازی بۆیە بەڕێزان تۆ کەسێک هەڵ ئەبژێری ئەم کەسەوە کو عەرزم کردن بەیانی تەدەخول ئەکا لە وردەکاریەکانی ژیانی تۆیە لە 150 کەسایەتی خۆت لەدەست ئەدەی بۆ ئەو تۆ لە 150 کەسایەتی خۆتە مێنێتەوە تەواوکەری لە 150کەی ئەو ئەوێ بەو بە هەمان شێوە بەعکسیشەوە ئەویش لە 150 تەواوکەری کەسایەتێکی ئەبێ بە تۆ کەواتە ئێمە نابێ بە عەقڵێکی غەریزی بڕیار لەوە بدەین کە ئێمە چۆن پرۆسی هاوسەرگیریەک ئەکەین و ئێمە چۆن هاوسەرەکانمان هەڵبژێرین نابێ بە عاتیفە بڕیار بدەین نابێ عەقڵی لە چاو تابێ ئەبێ عەقڵ لە ویجدان و لە ئەخلاق و لە تێڕوانین و مەسلحەتی مناڵەکانی بێ لە دوا ڕۆژە ئەم کەسی هەڵی ئەبژێری دایکێکی باش باوکێکی گونجاوە بێ بۆ مناڵەکانی تۆ ئەم کەسی هەڵی ئەبژێری ئەتوانی متمانی ئەوەی پێ بکەی شەرەفی خۆتی تەسلیمکەی ئەخلاقی خۆتی تەسلیمکەی دینی خۆتی تەسلیمکەی ماڵی خۆتی تەسلیمکەی سومعە و کەرامەتی خۆتی تەسلیمکەی ئێستا ئێمە زۆربەی کێشەکانی دادگامان ئەمەیە بەڕێزان ئێمە بۆ پرۆسی هاوسەرگیریەکانمان سەرکەوتوونین لەبەری بژاردەکانمان سەرکەوتوونین لەبەری ئێمە کەسێکمان هەڵبژاردووە ئەو کەسە دوایی بۆمان دەرەکەوێ ناگونجێ لەگەڵ ئێمەیە تەبیعەتمان یەک ناکاتەوە پێک ناخۆین قسەمان لە یەکتر بەرزە بێتەوە کەواتە ئەمە خاڵێکی گرنگە خاڵێکی تر بەڕێزان ئەم پرۆسەیە نەک لێکەوتەی بۆ ئێمە هەیە لێکەوتەی هەیە بۆ مناڵەکانیشمان تۆ تەسەوور کە تۆ ژنێگەیەنی بەیانی هەڵگری نەخۆشیەکی جینیە ئەو نەخۆشیە جینیەی کە لەوا هەیە و ئێستا هەربوونی نییە و نایبینی بەچاو لە مناڵەکان تا ئەو نەخۆشیە بەیانی ڕەنگەداتەوە کەواتە ئەم ئافرەتە بەیانی 23 کرۆمۆسۆمەیە بە مناڵەکەی تۆ ئەم پیاوە 23 کرۆمۆسۆمەیە بە مناڵەکەی تۆ 23 و 23 بن بە 46 کرۆمۆسۆم ئەم 46 کرۆمۆسۆمە یەک خانەی جسمی پێک دێنن ئەم خانەی ئەبێ بە مناڵ کەواتە ئەم ئافرەتە هەر نەخۆشیەکی جینی ویراتی بۆ ماوەی هەبێ پەیدا بە مناڵەکان تۆ شەروەها کەواتەوێ بیری لای ئەوەش بێ کە ئەم کەسی هەڵی ئەبژێری نەخۆشی بۆ ماوەی نەبێ بیدا بە مناڵەکان چونکە تەنها لە تۆیان ناوەستێ پێک هاتەکە تەنها لە تۆیان ناوەستێ بەرکەوتەکە ڕنگدانەوەی ئەبێ شۆڕە بێتەوە بۆ مناڵەکانیشە لەبەرەوە ئەبێ ئاگامان لەوە بێ خاڵێکی تر بەڕێزان ئێمە نابێ وەکو عەرزم کردن بەو شێوازە تەعاملکەین لە پرۆسی هاوسەرگیریە کە پرۆسی هاوسەرگیری بریتی بێ لە پرۆسەیەکی چاولێکەری وەڵا فڵانکە شووی کردووە ئەی من بۆ شوونەکەم وەڵا فڵانکە شووی کردو بە کەسێکی وە ئەی من بۆ شوونەکەم بە کەسێکی وە وەڵا بۆ نمونە زەواج خۆشە حەزە نا ئەم شتانە لە ئەسڵا منطق نییە زەواج حاجەیە حەز نییە بەڕێزان ئێمە پێویستیمان بە پرۆسی هاوسەرگیری نەک حەزمان لەیەتی کەسێک بیەوێ بە حەز پرۆسی هاوسەرگیری بکە پرۆسەکەی سەرکەوتو نابێت دڵنیاتانەکەمەوە زۆربەی پرۆسەکانی ئەمڕۆ کە سەرکەوتونین پرۆسەی حەزن جێبەجێکردنی حەزن پاڵنەرەکانیان حەزە حاجە نەبووە ئەو کەسە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەرنج بدەن فەرمیەتی یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج فەرمیەتی کێ لە ئێوە ئامادەیی تایە زەواجکە باءە تەنها ئەوە نیە ئینسان وەکو نێرێک مامەڵە بکا لەگەڵ ڕەگەزی بەرامبەر کەمەیە نا باءە واتە ئینسانەکە لە ڕووی دەرونیەوە واتە ئینسانەکە لە ڕووی داراییەوە واتە ئینسانەکە لە ڕووی عاتیفە و سۆزداریەوە واتە ئینسانەکە لە هەموو ڕوویەکەوە تۆ ئامادەبی پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەیت ئەگەر لەم هەموو ڕووەوە تۆ ئامادەی نەبێ پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەیت ئەو کاتە تەنها وەکو حەزێک پرۆسی هاوسەرگیریت کردووە دوای تەحملی تەکالیفەکانی ناکەیت چکۆکو عەرزم کردن زەواج بیدایەتەکەی ڕاستە حەزێکە بەڵام دواتر سەر لەبەری تەکالیفە بەرپرسیارەتیە ئەرکە ماندووبوونە تۆ ئەبێ شانی بیتە بەر مەسئولیەتی بەخێوکردنی مناڵە پەروەردەکردنی مناڵە ئاراستەکردنی خێزانە تۆ تەحملی ئەم مەسئولیەتە ئەەکەی ئەتوانی ئەمە بکەی بەڕێزەکەم لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسی باءەکە باءە تەنها توانای جەستەیی نییە چونکە ئەوە لەگەڵ ڕێزما بۆ ئێوە ئاژەڵەکان هەیەە بەبێ ئەوەی تەکالیفی شەرعیان لەسەر بێ باءە بریتیە لە توانستی ئەوەی کە ئینسانەکە لە ڕووی ئێمە ئێستا بەڕێزان کە پرۆسی هاوسەرگیریەکەین پێویستمان بە سەقافی شەرعیە کە نایزانین چێ لە ئێمە ئەزانی ئەحکامەکانی پرۆسی هاوسەرگیری چییە بڕۆ لەو بازاڕەیە بە خەڵک بپرسە تەلاق چۆن بەکاردێ چەند تەلاقی هەیە کابرا یەکەم دەنگکە گیرانی لەگەڵ خێزانەکەی پێی تۆ سێ بە سێ تەلاقی کەوتبێ
دوایی دوشدا ئەمێنەڵە من نەمزانیوە تەلاق بەم شێوازە سەر لە پیاوە شەوێنێ و ماڵ لە ئینسان تێگەدا وتو بەسێ تەلاقی کەوت بێ تازە چۆن بۆی معالەجەکەی خۆمە خاتر نییە تۆ بچی بڵێ خاترێکرم بۆی چاکەمەوە چۆنی بۆ چاکەیتەوە کەواتە بەڕێزان ئەم کەسە پێویستە ئەحکامی شەرع بزانێ دەرباری پرۆسی هاوسەرگیریەکەی پێویستە ئەحکامی قانون بزانێ دەرباری پرۆسی هاوسەرگیریەکەی پێویستە ڕۆشنبیری کۆمەڵایەتی هەبێ دەرباری پرۆسی هاوسەرگیریەکەی پێویستە ئامادەیی دەرونیشی هەبێ لەوەی کە بتوانێت پرۆسەیەکی هاوسەرگیری ئەنجام بدا ئەمانە بەڕێزان کوی ئەو بابەتانن کە وەکو پێشەکیەک کە ئێمە پرۆسی هاوسەرگیری بۆ ئەنجامە دەین و تێڕوانینمان بۆ پرۆسی هاوسەرگیری چۆن بێ اكتفاء بون لم رويا وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.